سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش لە پارێزگای هەڵەبجەین. وەک دەزانن کە پارێزگای هەڵەبجە لە کۆتایی ساڵی 2013 لەلایەن ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراقەوە بڕیاری بە پارێزگابوونی بۆ درا وەک 19مین پارێزگای عێراق ناسێنرا و لە سەرەتای ساڵی 2014 حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی پارێزگای هەڵەبجەی وەک 4مین پارێزگای هەرێمی کوردستان ناسان. بەڵام بەداخەوە وەک هەڵەبجەیەکان و بەشێکی دیکەش لە خەڵکی کوردستان دەڵێن کە هەڵەبجە هەر بەناو پارێزگایە، هیچ سیمایەکی بە پارێزگابوونی پێوە دیار نییە و ئەم پارێزگایە بەدەست دەیان کێشەی خزمەتگوزاریەوە دەناڵێنێ. ئەگەرچی بەشێک لە کێشەکانی پارێزگای هەڵەبجە کێشەی پارێزگاکانی دیکە هەرێمی کوردستان و شارەکانی دیکە هەرێمی کوردستانە، بەڵامەوەی هەڵەبجە جیا دەکاتەوە لە شارەکانی دیکە ئەو تایبەتمەندیە کە هەیەی و کە پێی دەوترێ شاری 5,000 شەید. ئێستا کە من لە نێو مۆنومنتی شەیدانی هەڵەبجە وەستاوم، ئەم مۆنومنتە ڕەمزێکە هەم بۆ هەڵەبجە و هەم بۆ هەموو جیهان و شاری هەڵەبجە بۆتە ڕەمزێکی جیهانی و لە هەموو دنیادا باز دەکرێت. هەر بۆیە هاوڵاتیان لایەن سەیرە کە تاکو ئێستا شارەکەیان و پارێزگاکەیان وەک پێویست ئاوەڕی لێ نەدراوەتەوە و باز لەوە دەکرێت کە ئەم شارە بەدەست کێشەی زۆر گەورەوە دەناڵێنێ، کەمی کارەبای نیشتیمانی، نەبوونی نەوتیسپی، سێکتەرەکانی خزمەتگوزاری، خراپی ڕێگاوبان و لەسەر و هەمووە مابەتانەوە ئەوەیە کە ئەم پارێزگایە تاکو ئێستا بە فەرمی وەک پارێزگا مامەڵی لەگەڵ ناکرێ، بەڵکو هەروەکو بەشێک لە پارێزگای سلێمانی مامەڵی لەگەڵ دەکرێت و لەسەر نەخشا حکوومەتی عێراق ئەم پارێزگایی نەچەسپاندووە و نەیناساندووە. لەگەڵ مانابن ئەمڕۆ دەمانەوێت لە هەڵەبجە لەگەڵ بەشێک لە بەرپرسانی ئەم پارێزگایە قسە بکەین بۆ چی ئاوڕێک لە هەڵەبجە نادرێتەوە، کەی خەمێک لەم پارێزگایە دەخورێت تاوەکو سیمای بە پارێزگابوونی پێوە دیار بێ. بینەری بەدواداچوونەکە بن هەوڵەدەین زانیاری زیاتر دەست بخەین. هەڵەبجە لە سیوێکی 12/2013 بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراقی فدراڵ بڕیاری بە پارێزگابوونی بۆ درا. لە 13/2014 لەلایەن حکوومەتی هەرێمەوە بڕیاری بە پارێزگابوونی بۆ دەرکرا. ماوەی 8 ساڵە هەڵەبجە بۆتە پارێزگا، بەڵام پارێزگایەک کە هێشتا پایە سەرەکی و گرنگەکانی پارێزگایەکی هاوشێوەی هەژدە پارێزگاکەی دیکەی عێراقی پێوە دیار نییە. هەڵەبجە تاوەکو ئێستا بە فەرمی لەسەر نەخشەی عێراق جێگیر نەکراوە و نەبووەتە پارێزگای 19هەمینی عێراق. تاکو ئێستا فەرمانگە فیداڵیەکان لە هەڵەبجەدا بوونی نییە. حکوومەتی ناوەند وەک پارێزگایەکی سربەخۆ مامەڵە لەگەڵ پارێزگای هەڵەبجە ناکات و لە وەزارەتی پلاندانان نەخشە و سنووری پارێزگای هەڵەبجە بە یەکجاری جێگیر نەکراوە. محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی ئێستای حکوومەتی عێراقی بەڵێنی داوە کە ڕێکارەکانی با پارێزگابوونی هەڵەبجە تەواو بکات و وەک پارێزگای 19هەمینی عێراق مامەڵی لەگەڵ بکات، بەڵام تاکو ئێستا دەست بەم ڕێکارانە نەکراوە. لە هەڵەبجە زیاتر لە 100 پرۆژە بەهۆی قەیرانی داراییەوە ڕاگیراون. کەمترین پرۆژە بەگەڕ خراوەتەوە کە لە پەنجەکانی دەست تێپەڕ نابن. ئەمەش گرفتی بۆ تەواوی سێکتەرەکان لەو پارێزگایە دروست کردووە. کەمی کارەبا و دابەژنەکردنی نەوتی سپی گرنگترین لەو گرفتانن کە هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە بەدەستیەوە دەناڵێنن. لەلایەکی دیکەوە کەرتی تەندروستی لە پارێزگای هەڵەبجە بە کۆمەڵێک گرفت و قەیراندا تێپەڕ دەبێت. لەسەر و هەمووشیانەوە کەمی دەرمان و پاڵپشتی نەکردنی کەرتی تەندروستی لەو پارێزگایە. هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە بێومێدن لەوەی کە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بتوانن ئاوڕی جددیان لێ بدەنەوە و کێشە و کەم و کورتیەکانیان بۆ چارەسەر بکەن. وەک دەڵێن خۆزگا هەر قەزا بوونایە و نەبوایە بە پارێزگا، چونکە لەو سەردەمەی کە هەڵەبجە وەک قەزایەک مامەڵەی لەگەڵ دەکرا خزمەتگوزاریەکان باشتر بوون و ئاوەڕی زیاتری لێ دەدرایەوە. هاتوومەتە پارێزگای هەڵەبجە لەگەڵ کاگازا تۆفیق پارێزگاری هەڵەبجە قسە دەکەم. کەمێک لە خەم و معاناتی و خەڵکا پرسین کە لەم پارێزگایە کێشەیانێ کاک ئازا سپاس بۆ دەرفەتەی بێمەدا. سپاس بۆ بەڕێستان. پێم بڵێ بزانم بۆچی هەڵەبجە تا ئێستا سیمای بە پارێزگابوونی پێوە دیار نییە؟ سپاس بۆ بەڕێستان. دیارە هەڵەبجە 2014 دەبێت پارێزگا، 2014 کە لە مانگی سێ بێ پارێزگا، لە مانگی 6
داعش مووسڵە گرێ کە مووسڵە گیرێ وڵات تووشی قەیرانی سەربازی عسکەریە بێ و بجۆ موچە لە حکوومەتی عێراقی فدرال دەبڕێ و نایە بۆ هەرێمی کوردستان بۆیە ئەبینی قەیرانێکی دارایی و قەیرانێکی باڵین ئابووری ڕووەکاتە هەموو هەرێم منزڵنی هەڵەبجەش ئەمە یەک دوو بەڕاستی هەڵەبجە ئەبێ کە حکوومەت هێرێم کردێتی بە پارێزگا و حکوومەت هێرێم بەرپرسی یەکەمی ژیانی خەڵک قوتی خەڵک ئاوەدانی خەڵکە لای جددیتر لە ئێستا لای با بڵێن گەورەتر لە ئێستا بکاتەوە لە هەڵەبجە بۆیە بەڕاستی ئەوەشی بۆ هەڵەبجەکراوە حکوومەت هێرێم کردێتی بەڵام معاناتی هەڵەبجە خەمی هەڵەبجە بارتەقای ئەو ئاوەدانەیە کە ئێساچێ بەسەر ڕووی هەموو خەڵکێکەوە دیارە. هاتوومەتە قایمقامەتی پارێزگای هەڵەبجە لەگەڵ نەخشەخان کەمێ گفتوگۆ دەکەم نەخشەخان سوپاس بۆم دەرفەتە پێم بڵێ بۆچی بارودۆخی خزمەتگوزاری و سێکتەرەکانی خزمەتگوزاری لە پارێزگای هەڵەبجە بەم چەشنە خراپە. ئێمە ئەگەر باسی پارێزگای هەڵەبجە بکەین پێش بە پارێزگابوومان دۆخی ئابووری کوردستان بەم شێوەیە نەبوو بۆیە زۆر جار کە لە دوانەکانمانە باسیەوەکەنەڵین بریا هەر قەزاکەی جاران بووینە لەبەرەوەی هیچ نەبووە هەندێک پرۆژە و خزمەتگوزاری هەبوو بەڵام بەداخەوە دوایە مەکە بووین بە پارێزگا شەڕی داعش ها و قەیرانی دارایی هات ئەمانە بوون بە کۆمەڵی گرفت و کۆسب لەبەردەم بە پارێزگابوونی ئێمە لەگەڵ ئەوەشە حکوومەتی خۆجیەیی خۆمان توانیمان هەر چۆنێک بێ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان سەر ڕایبوونی ئەو تەقەشوفە داراییە تۆزێک بچینە پێشەوە بەڵام ئەبینین ئێستا لە کۆمەڵێک لە پارێزەکانی کە هەرێمی کوردستان کۆمەڵە پرۆژە ئەکرێ کۆمەڵە کار ئەکرێت لە پارێزگای هەڵەبجە کار وەستاوە ئێمە مشکلەی پرۆژەمان هەیە جگەلەوە مشکلەی میلاکمان هەیە مشکلەی دروستبوونی هەندێک لە بەڕێوەبەراتی گشتەکانمان هەیە تا گرفتەکانی ئێمە جیاواز لە گرفتەکانی پارێزگاکانی کە هەرێمی کوردستان بەڵام من پرسیار لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم ڕاستە من قایم بسە زۆر کە دەڵێ خۆت خۆ حکوومەتم بەڵام دەسەڵاتەکان لای ئێمە بەڕاستی لە کابینەی نوێیان زۆربەی زۆر کراوەتەوە بە مەرکەزی کە ئەمە گرفتێکی زۆر گەورەیە ئەگەر ئێمە باسی مشکلی دارایی بکەین ئێمە پارێزگایەکی نوێ بووین ئەبووە هیچ نەوە ئێمە لە ئەوە 7 ساڵە بووین بە پارێزگا هەموو ساڵێک من هەموو جارێکەڵم هەموو ساڵێک ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان 2 ملیار زیادی دانایە بۆ پارێزگای هەڵەبجە کە ئەوەشی نەکردووە ئێستا 14 ملیاریە کرد 14 ملیار بیکە بە پرۆژە بخێرنەوە پارێزگای هەڵەبجەوە بزانە زۆربەی کەم و کوڕەکان چارەسەرەکە. هاتوومەتە نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیایی لە پارێزگای هەڵەبجە دەزانن ئەم شارە خاوەنی 5,000 شەهیدە لەگەڵەوەی کە خاوەنی ئەم 5,000 شەهیدەیە کەسانێکی زۆر هەن کە بەدەست کاریگەریەکانی چەکی کیمیاییەوە لەم شارە دەناڵێنن کە بەوتەی دکتۆر ئازاد دواتر بەوردی ئاماژی پێدا بۆمان 900 بەرکەوتوو هەیە لە هەرێمی کوردستان کە پێویستیان بە چارەسەر هەیە پێویستیان بە چاودێری ورتەیە ئەمڕۆ ئێمە لەم نەخۆشخانەین دەچینە ژوورەوە هەندێک لە بەشەکان بەسەرەکەینەوە و جۆ لە دکتۆر ئازاد دەگریم زان گرفتی تەندروستی لەم پارێزگایە چیە کە بەڕاستی زیاتر لە هەر پارێزگایەکی دیکە هەرێمی کوردستان پێویستی بە ئاوردانەوەی خێرا هەیە لەگەڵمانە بن. دکتۆر ئازاد سپاس بۆم دەرفەتە پێم بڵێ بزانم پارێزگای هەڵەبجە سەرباری ئەو هەموو بەرکەوتەی چەکی کیمیایی کە هەیە لێرە کەرتی تەندروستی لە چه ئاستێکدایە؟ سپاس بۆ کورسات بە خێراتنتانەکەم تاوان ئێرە نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیاییە نەخۆشخانەیەکە بۆ چینێکی بەشمێنەتی ئەم وڵاتە ئەم گەلە کە سمبولی ناساندنی هەم حکوومەتی هەرێم هەم قوارەکەیەتی بە هەموو جیان بەڵام ئەتوانم بڵێم بێناسترینە بۆ لەبەرەوەی ئەم نەخۆشخانەیە تا ئێستا وەرنەگیراوە لە کۆمپانیای جێبەجێکار و کەسیش نییە خۆی بەخاوەن چۆن ئێوە کاری تیاکەن کە وەرنەگیراوە من چاوەڕێم نەئەکرد یاخود دڵم ژانیە کرد کە بەرکەوتوان ڕۆژ بە ڕۆژ ژمارەیان کەمە بێتەوە و شەهید دەبن و گیانە دەست دەدەن ئەم نەخۆشخانەیەش نزیکەی 10 ساڵ بوو هەر لە دەست بەکار بووم 10 ساڵ بوو کرابووە و هەموو شتەکانی حاضر بوون هەندێک ئامێری برا بۆ دەرەوە یعنی شوێنێک بوو واتە خەڵکێکە بۆ بەر لە دروستبوونی ئەم نەخۆشخانەیە بەهۆی نەبوونی ئەم نەخۆشخانەی گیانی لەدەستدا شوێنێک لانکەیەک نەبوو بۆ بەرکەوتوانە بڵێ گیانیان لەدەست دەدا بۆ نمونە سەرگەردان بوو لە نەخۆشخانەکانە ئەم سەرەوە سەریان دەکرد ئێستا بەدەر لەوەی ئەم نەخۆشخانەیە بووەتە شوێنێک بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی لە هەڵەبجە بگرە لە سلێمانی هەولێریشەوە دێن بۆ ئێرە لێرە بۆ نمونە ئەم ئامێرە ئامێری پشکنینی کاری سیەکانە بۆی بزانی ئەو بەرکەوتوانە چەند سیەکانیان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپترەوە ئەو عیلاجانەشی کە ئایاندەینێ چارەسەری نەخۆشیەکەیان ناکە بەس ڕای ئەگرێ نەخۆشیەکان یعنی ئەمە یەکێکە لە ئامێرە گرنگەکانی یەکێکە لە ئامێرە گرنگەکان کە لە کوردستان
وێنەی نییە بەس لێرە هەیە بەس لە هەڵەبجە هەیە ئەم نەخۆشخانەیەش نەخۆشخانەیەکی تایبەتە بە بەرکەوتوانی کیمایی ئەم جۆرە ئامێرانن ینی نەخۆشخانەیەک نیە ینی بەرکەوتووە یەکەم پشکنین کە بۆ یەکرێت لەم نەخۆشخانەیە ببێتە ئێرە ئەگەر یەکەم جاری بێ سەدای نەخۆشخانەکە یەکەم وێزگەی وەرگرتنی نەخۆشە پشکنینی بۆکرێ و ئەم ئامێرەشە سبینێ لیستی بەرکەوتوانی کیمیایی کە وەکو پرۆژەی چاکسازی داوانەتە حکوومەت تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردن ئەم ئامێرەیەک لای یەکاتەوە ئەم ئامێرانە هەمووی لەسەر بودجەی خەڵک کراوە حکوومەتی فەڕەنسا ئەم نەخۆشخانەیە بابڕێەوە ملیۆنێک و 200,000 یۆرۆمان لە حکوومەتی فەڕەنسا هەم سەفیری هاتوتێرە هەم قۆنسڵی هاتوتێرە پرۆپۆزەڵمان بۆ نووسیون ئێستا سوپاس بخوا ئەم نەخۆشخانەیە بە پارەی حکوومەت نا بە پارەی ئەتوانم بڵێم حیزب و ڕێکخراوەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و حکوومەتی فەڕەنسا ئەبرێ بەڕێوە باشترین خزمەتگوزاریەکرێ ئەمانەیە بیکەینە نەخۆشخانەیەک هاوشێوەی نەخۆشخانەی هیوا و نانەکەلی بودجەی تایبەتیەوە زۆر بەداخم کە پار ساڵ تا ئێستا بودجەی بۆ سەرف نەکراوە ئێستا بۆ خەریکین لەگەڵ بە ڕێزوەزیری دارایی هاوکارانی بتوانین پرۆژەی بودجەی ئەم پرۆژەیە هیچ ئەم دەرمانانەی کە ئێستا ئەیان بینی بەدەست ئەم بەرکەوتوانی کیمیاییەوە دابین بکرێت. هاتوومەتە زانکۆی هەڵەبجە تاوەکو لێرە کەمێکیش لەسەر کەرتی خوێندنی باڵا لە پارێزگای هەڵەبجە قسە بکەین ینی خۆتان دەزانن خوێندنی باڵاوە سێکتەری پەروەەردە لە هەموو کۆمەلگایەکەیەکێکە لە پای سەرەکیەکان بۆ دروستکردنی نەوەیەک بۆ داهاتوو لەگەڵ دکتۆرە مەهاباد قساکەم لێرە دکتۆرە سوپاس بۆ جەنابێ یەکەمین وەک سەرۆکی زانکۆ دومین وەک فیگەرێکی ژن حەزەکەم لە بەرنامەکە کەمێک باسی ئەو کەم و کورتیانەمان بۆ بکەی کە لەم پارێزگایە گوزارەوە بە تایبەتیش لە پسپۆرەکەی خۆت و لە پرساوەکەی خۆتا پێم بڵە بزانم کەرتی خوێندنی باڵا لە پارێزگای هەڵەبجە لە چه بارودۆخێکایە ئاستی خوێندنی باڵا لە زانکۆی هەڵەبجە ئێستا لە بەرەوە پێشچووندایە پێشکەوتنێکی ئەجگار خۆی بەخۆیەوە دیوە ئەمەش بە پاڵپشت و پشتیوانی مامۆستاکانی زانکۆی هەڵەبجە پاڵپشت و پشتیوانی ئەنجومەنی زانکۆی هەڵەبجە وەزارەتی خوێندنی باڵا بەشێک لە وەزارەتەکانی ترکە هەرچەنە ئێمە گلەیمان هەیە لەوەی کە لە ڕووی داراییەوە ئەم وەزارەتە یاخود ئەم زانکۆیە کەم و کوڕی زۆر زۆرە ئەما وەستێتە سەرەوەی تا چەند یەن بەدەممانەوە لە ڕاستیا ئێمە نووسرا زۆرەکەین هاوار زۆرەکەین بەڵام بە پێویست وەڵام نەدراوینەتەوە ئەوەی کە گرنگە بۆ ئێمە لێرە ئەبێ ئاماژەی پێ بکەم ئێمە دەمانگی ڕێکە مامۆستایانی وانە بێژمان تا ئێستا محازەڕاتیان وەرنەگرتووە شایستەی داراییان وەرنەگرتووە لێرە پێم خۆشە سوپاسی جەنابی کاک پاڤێڵ بکەین کە بەشە ناوخۆیەکانی بۆ نۆژەن کردینەوە بەشێکی زۆر لە کەم و کوڕیەکانی بۆ جێبەجێکردین کە مامۆستای بە جۆرێک لە جۆرەکان یارمەتی مامۆستایانیدا کە مامۆستا 6 مانگ پارەی وانە بێژی وەرنەگرت بوو ئەو کەم و کورتی بۆ پڕکردینەوە لێرەوە سیرێکی دەرەوە بکە سێرێکی بەرامبەری خۆت بکە ئێمە ئەوەنەی دەرەوە ئەو شقانە شقی مامۆستایەکە لە سا هەفتەی تەواو بووە بەڵام ئایا چەندی تەواو نەکراوە چەند ساڵە ئێمە هاوارەکەین ئەم شقانە تەواوکەن بۆ مامۆستایان بۆی مامۆستا لە دەرەوەی هەڵەبجە هان بدرێت بێت لێرە دەرس بڵێتەوە چونکە ئەگەر مامۆستا هاندانی نەبێت نایەت لێرە وانە بڵێتەوە شوێنەکەی خۆی بەجێ نایەڵێ بەڵام تو ئەگەر هاندانە یا بە مامۆستا پاس بۆ دابین کرد شوێنی نیشتەجێبوونی بۆ دابین کرد ئەو پێداویستیە سەرەتاییانەی کە بۆ هەر تاکێک پێویستە بۆ دابین کرد ئەویش قوربانی ئەیا بە کۆمەڵێ شتی تر بێت لێرە دەرس بڵێتەوە. هاتوومەتە ناو بازاری هەڵەبجە دەمەوێت جۆ لەو هاوڵاتیانە بگرین کە بەڕاستی گلەی و خەمیان هەیە سەبارەت بە بارودۆخی شارەکەیان و پارێزگاکەیان لەگەڵ ما بمزین هاوڵاتیان چی دەڵن لەسەر و کەم و کورتی و گرفتانی کە لە پارێزگای هەڵەبجە هەیە. وەک هاوڵاتیەکی پارێزگا هەڵەبجە کەمێک باسی بارودۆخی پارێزگاکەتانم بۆ بکە خەڵک زۆر گلەیەکە وەزعتان گوزەرانتان وڵی پارێزگای هەڵەبجە ئەوەی پێی بڵێ وەکو پارێزگا هیچ شتێکی بێەوە دیار نییە شەڵا هەر ناحێ وایە هەر قەزا وایە بۆچی لەبەرەوەی ئەمە بازارەکەی دیکە تۆی بین یەک قسمەت گوزاریتیان نیە یعنی ئێمە هەنی نین مەرجێکمان هەیە ئەو مەرزە هەر ئەڵێن ئەمڕۆ نابیانی پردی توواقوت ئەمە 100 جار قەمەحافظ لەسەر شاشی تەلەڤیزیۆن هێدە سەر شاشی تەلەڤیزیۆن باسی پردی توواقوتەکە نازانم ئەم پردی توواقتە بوو بەچی بوو بە نەوتەکەی کەرکوو یعنی ئەگەر توجارێکی بەهێز بووایە حەوت زەمانە و پردەی دروست کردبوو بەڵێ کێ بەکەم تەرخەمەزانی کێ حافظ
يعني محافظ كم ترخمة حكومة كم ترخمة لە بشارە هیچ شتێکی بۆ نەکرا بەس بەرپرسانی ئەم پارێزگای ئەڵێن عنی ئەوەی لە دەسەڵاتی ئێمە کردومانە ینی بەرپرسیارەتەکە خەنە ئەستۆی سەرۆکی حکوومەت وەزیرەکانی کابینەکەی حکوومەت باشە ئەگەر ڕاست ئەگەر بۆ دەست لە کار ناکێشنەوە ینی من شتێکم پێ نەگرێت دەست لە کارە کێشمەوە حای خۆیشم نابم و حای حیزبەکەیش نابم لە سنوورەکان دەست لە کار پێشەرەوە حی على سەلاوەرە شاشی تەلەڤیزیۆن بڵێ کاکە وەڵڵاهی من هیچم بۆ ناکرێت کاگاراز بە دەرفەت ێزانم لەم بەدوەدا چووناکەمێک قسەم بۆ بکەی لەسەر بارودۆخی هەڵەبجە پارچە ڤیددیۆیەکی شەبڵاو بۆ کە کاردانەوەیکی زۆری هەبوو لە سوشال میدیا پێم بڵە بزانم بارودۆخ و وەزە ئێم پارێزگایە بۆ ئاوایە بە پێناسەبوونی بە پارێزگابوون نەبەخشرا بە هەڵەبجە بە ڕەمزیەکی کاتی بەخشرا کە بەڕاستی دەستبەرداری بوون ئەعلامەکەیان پێبەخشی بەڵام عملیەکەیان پێنەدا لە هەموو دنیا خەڵک پیرە بێ شارەکە زیینووە بێتەوە هەڵەبجە خەڵکەکەشی بەرەو پیرە ڕات و شارەکەشی بەرەو پیر بوونە ڕواکە لە مێژووی هیچ شارێکە ئەمە ڕووی نەیاوە ئەو خەڵکە هەمووی قوربانی دەرە سەرنجێکی هەڵەبجە بە هیچ شارێک وەکو هەڵەبجە نییە پێکەنینی تیان نییە شارێکی ماتە بەشێکی با ئێش و ئازارەکەەوە ئەتلێتەوە بەشێکی ئەوەیە کە لە هەموو لایەکەوای لێ هاتووە بێتاقەتین لە شارەکەی خۆمان خەڵک دەرەچێتە دەرەوە ساڵی پار نزیکەی 1200 خێزانم شارەی بەجێهێشتووە چۆتە دەرەوەی شاری هەڵەبجە ئەگەر ئەبەمە هەنگاوە هەڵەبجە پەروەردە بکرێت و هەڵەبجە بمانەوێت بچێتەوە هەڵەبجە ئێمە هەموو شەڕێکمان لەسەرەوەیە هەڵەبجە بگەڕێنینەوە ساڵی 1970 ئەمەمە ئەساتە من شەڕ لەسەرەوە بکەم هەڵەبجەکەم بچێتەوە ساڵی 1970 با خەڵک خۆی بڕیار بدات بزانێ هێندەی هەڵەبجە قوربانیەکەی گەورەیە ئایا لە ئاستی قوربانیەکەی هێندە بە بەهێزی کار بۆ خزمەتی کراوە دواوشەم ئەوە بەکارێنم دوای شانزەی سێ جارێکتر هەڵەبجە داخرێتەوە کەس نبینیتەوە تا نزیکی مانگیسی بارودۆخی شارەکەتان چۆنە سەرەتا بە خێر بن سەر چاوم تا بڵێ ناخۆش تا بڵێ خراپ تا بڵێ وەزێکی نالەبار من دوکاندارم یعنی بەڕاستی خەڵک ئەگەر پارەی چایەکە ڕەزیلی بکات و پێی نەبێتە بێتتر ژیانی چاوەڕێکی لێ بکەیت یعنی زۆر ناڕەحەت بووە خەڵک تەواوی لاکە تەواو بێتاقەتە کارەبا نییە ئاو نییە ژیان نییە یعنی خەڵک 2023 تۆ ماقول لە 24 ساعتە 3 ساعت کارەبەوە بێت باشە پێ دوایە ئەمە سزایی هەڵەبجەیەدەن ئەمە کەم تەرخەمی بەرپرسانە چیانی تۆ گاوڵاتیەک وەک گەنجێ هۆکارەکەی بۆ چیە گەڕێنیتەوە سزا فرەخاوە نیە شارەی کوشتووە یعنی لەلایەنی سیاسیوە فرەخاوە نیە ئەمە شاری کوشتووە ینی ماقول لە دوای 36 ساڵ لە کیمەبارانی هەڵەبجە کە هێمایە بۆ کورد و کوردستان و هەموو کوردی سەرزەوی هەڵەبجە ئیسێر لە دوای هەموو لێو بێ کوێیت و هەڵەبجە لێک ڕۆژە بوون بە خەزا ئیسێش هەڵەبجە ڕەزە ئەو بۆ وڵات معقول نیانی هیچ شتێکی پێشکەوتیان ناوچێکی پیشسازیتیانە بازارە جابووری گەورەتیانی هەناردەکردنیان حیچیتیانی یعنی ئیشکی شوێنێک نییە بۆ گەنج بۆ هیچ شتێکی کار موجود نیە یعنی لەوانێت چەند نەفرێکە دوکاندارێت چەند نەفرێکی ئیسفادەیەکە و تەواما باقی ڕۆژانە بە بەردەوامی دوکان لە هەڵەبجە لا ئەبرێت دوکان لا ئەبرێت گشتێ بێ بەژێر زەرۆ گشتێ بێ بەژێر قەرزۆ خەڵک بارەکە یعنی ژیانێکیان نەما ومێدی ئەوەی تیانێ بۆ خەڵک کاگازات لەگەڵ حکوومەتی عێراقیە چۆن هەوڵتان داوە کە هەر بەڕاستی بە فعلی ئەم پارێزگای وەکو پارێزگای 19 سیر بکرێت چونکە لای خەڵک ئەو قسەیە باوە کە هێشتا هەڵەبجە هەروەک بەشێک لە پارێزگای سلێمانی سیرەکرانی ئەمە وەکو حکوومەتی رێم جەناب باسکە بەڵام لەگەڵ حکوومەتی عێراق چیتان کردووە حکوومەتی هێرێمی کوردستان بەڕسمی هەڵەبجە پارێزگایە بەس لە حکوومەتی عێراقی فیدرال بەڕسمی پارێزگا نییە بە دەرەجەی لە 150 یعنی نزیک بە 140 پارێزگایە چۆن لە حکوومەتی عێراقی فیدرال بە کتابی ڕسمی نووسراوی ڕسمی ژمارەی ئۆتۆمبیلەکانی هەڵەبجە ژمارەی پارێزگای هەڵەبجەیە ئەمە کارێکی باشە سوپاس بۆ ئەوان وزارتی بازرگانی لە کۆبوونەکەی قوتی خەڵکی نووسویەتی پارێزگای هەڵەبجە ئەوانش دەستیان خۆش بەڵام من پەساپۆرتم هەڵەبجە نییە بەڵام من جنسیەم هەڵەبجە نییە بەڵام من کۆمیسیۆنم نییە بەڵام من بودجەم نییە بەڵام من بە ڕسمی پارێزگایەکی ڕسمی نیم لە ناو حکوومەتی عێراقی فیدراڵە تا بودجەی تایبەتی مەبێ تا دەستی ئاوەدانی مەبێ بۆیە بەڕاستی لە عێراقی فیدرال ئێمە تایسە پارێزگانین بەڵام خۆشبەختانە ساڵی پار با بڵین لیژنەیە کات حەوت ڕۆژ لێرەمانەوە و ئەو حەوت ڕۆژە ناو شاری هەڵەبجە ناحی بیارە ناحی خوڕماڵ ناحی بەموو ناحی سیلوانی بەسەر کردەوە و وتیانی ئێمە پرانسیپێکمانەیە بۆ پارێزگا بوون ئەم پرانسیپە وزارەتی تەختیل دایناوە ئەو پرانسیپە ئەگەر 300 خاڵاش جوگرافیایەکە بوو حەقی بە پارێزگابوونی هەیە چەند خاڵتان هەیە لە ئێمە 309 خاڵمان هەیە بەچی ئایان پارێزگایە زانکۆی تایە بەڵێتیایەتی ئایان پارێزگایە
منفەزی حدودی هەیە بەڵێ لە جیاتی دانەیە کە تێوێڵەیە دوانی هەیە واتە تێوەڵش و پشتە و بەمەوە ئایا ئەم پارێزگایە ئاو دەریاچە ڕووبار هەیە بەڵێ دەریاچی دەربەنی خانیا بڵین سیروانمان هەیە ئایا ئەم پارێزگایە معالمێکی تایبەتی هەیە جیابێ لە پارێزگایەکی تر خسەتێکی هەیە بەڵێ پارێزگای هەڵەبجە چیمیاباران کراوە کە ڕۆژی چیمیابارانی هەڵەبجە ڕۆژی مەسات و تراژیدی سەرجەمگەلانی بندە سەرجەم مرۆڤایەتیە لەبەرەوە هاتن ئێمە خاوەنی 390 خاڵین ئەمە ڕۆشتەوە بۆ دەوڵەتی عێراق بۆ حکوومەتی عێراقی فیدرال وزارەتی تەختیت کردی بە کتاب بەڵام حکوومەتی کاربڕێکەر و جەنابی کازمیوانە و کەیسەوە سێنرا دوای هاتنی بەڕێ سوودانی ئەو کەیسە خۆشببختانە دە ڕۆژێکە خراوەتە بەردەم ئەنجومەنی وەزیران کە ئێمە خاوەنی 390 خاڵین نەک 300 بۆی بین بە پارێزگا. پۆستێکە لە سوۆشال میدیا بڵاو کرد بۆ دەنگدانەوەیکی گەورەی هێنانی باز لەواکەی هەڵەبجە حسابی گوندێکی بۆ ناکرێت ئەگەر هەر بەم چەشنە بەردەوام بێ ئەو هەموو کێشە و گرفتەی کە تۆ باست کرد هەنی هەز ناکەی دەنگێکی ناڕزایی گەورە لەم شارە بەرز ببێتەوە کە دوایی ئەستەمە ڕازیکردنی دڵێ و خەڵکە ناڕازیە بەڵێ ئەوە سەبارەت بە کەمی کارەبا بوو تاوان مانگە پێش ئێستا بوو من درکم بەوە کرد کە بە ڕۆژانە بە لە سەرخەتی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای هەڵەبجە و وەزارەتی کارەباش کە داوای زانیاریەکەین هۆکارەکەی چییە ئێمە وەکو وحدەی ئیداری ئەبێ بەرپرسیارین لەوەی کە بە دووەداچوو بکەین بۆچی کارەبا لە 24 کاتژمێرە 4 سعات هەیە لێرە پرسیارەکەین لە دهۆ 11 سعات هەیە بە دووەداچوونم بۆ بابەتە کرد کە جیاوازیکی زۆرەکرێ من داوام کرد کە سەرجەم هەرێمی کوردستانی بە یەک شێوەن منەگە 12 کاتژمێرە درێ لە دهۆکەوە تاوەکو سلێمانی و تا هەڵەبجە بە هەمان شێوە بێ ئەمە داواکاریەکەی من بوو نەعەدالێتێکەیە دوایە کە بە دووەداچوونیشم کرد وەڵامیان نامەوە لە وەزارەتی کارەبا بەشی کۆنتترۆل وتیان گوایە کە تێستێک ئەکرێ ساڵانە بۆی کە بزانن هەر پارێزگایەک ڕێژەی بەکارهێنانی کارەبای چەندێکە لە فەسڵێکە ئاکرێت بۆ پارێزگای هەڵەبجە سلێمانی کە کەمترین کارەبا بەکارێنن بۆ نمونە لە بەهارە لە مانگی پێنجوانەیشتا هەر خەڵک زۆرکردنە کارەبا بەکارێنە نە فێنەکەرەوەیە نە گەرمکەرەوەیە بە هەمان شێوە لە پایزیشە بۆیە ئێمە داوامان کرد کە یەکسانی بکرێت لەو بابەتەیە و ئەو پۆستەی ئێمە دەنگدانەوەی هەبوو ئێستش هاوڵاتیان لەم چەند ڕۆژێک کە لە بەردەممانایە کە یەن بۆ لای ئێمە داوای ئەوواکەن کە عەدالەت هەبێت و پێدانی ڕێژەی کارەبا بە هاوڵاتیان زۆر بکرێت یعنی ئەمانە خزمەت گوزاری سەرەتایین لە ئاو لە کارەبایمە لەخوا بەجێبە کێشەی ئاومان نییە لەبەری ئەو پرۆژە استراتیجی کە کۆریەکان بۆیان کردنی ناسێمەش هاوشێوەی دەربەنیخان لەوانەیە بە هەمان شێوە گرفتمان هەبووە و ئێمە هەر کێشەی هەر شوێنێکی ناوچەیەکی کە هەرێمی کوردستانیش بە کێشەی خۆمانی دانین بۆیە ئەو داواکاریانێک کە خەڵکی دەربەنیخانێکە پێنجوێنێکە شوێنەکانی کەیکە ئێمە هەموو لەگەڵیانی و بە داواکاریەکانی خەڵکی پارێزگای هەڵەبجەشەوە. کاک دکتۆر هاتوونەتە ئەم بەشە کەمێک باسی یارم بۆ بکە بزانم چییە و نەخۆشکەیە هێرە چه چارەسەرێکی بۆ کرێ ئەم شوێنە ئەم بێدە یاخود ئەم هۆڵە هۆڵی چاودێری چڕە ئەو نەخۆشانەی لەسەر لێواری مەرگن بەداخەوە کە هەندێکیان ئەگەڕێن و هەندێکیان وەفاتەکەن لەم هۆڵن خۆشببختانە ئێستا کە خەڵکی لێنێ لە بەروی نەخۆشی واتان نییە نەخێر لەبەرەوەی کە بودجەمان نییە ئەم هۆڵە بخینە ئیش ئەم بێدە تەنها پاڵکەوتنی لە شەوێکە لە خستەخانەیەکی ئەهلی نزیکەی 1 ملیۆن دینارە ئێمە بە فری بۆ هەموو کارمەندێک بۆ هەموو نەخۆشێکی هەڵابجەمان دابین کردووە ئەمە مۆنیتەرە ئەمە مایکرۆدرۆپەر و ئینفیوژن پۆمپە ئەمە بۆ نمونە ڤێنتیلیتەرە ئەم ئامێرانە کە کڕاون ئەمانە پێشووتر ئەو کۆمپانیایی کە هێری جێبەجێ کردووە ئەمانی هێناوە ئەم ئامێرانەی هێناوە ئەم ئامێرانە ئەبێ ئەبگریت بکرێنەوە بەسەر چوون بۆ لەبەرێن مە خۆشخانەی ئەوەندە دواخرا لەکردنەوەی تۆ لە خوارەوە پرسیارە لە من کرد ئێستا ئەگەر ئەومان نەکردایە ئەم ئامێرانە کە ئەمانە لە ئیش کەوتون نەک لە ئیش کەوتون مۆدلیان نەماوە مەجبور گۆڕیمانن بەمانە بەڵێ ئەمانە هەمووی لەسەر شان و ماندووبوونی خۆمان لەسەر ئەو بودجەکەمەی کە بۆ بەڕێوەبەرایەتی دانراوە توانیمانە ئەم ئامێرانە دکتۆرانی تۆ ئێستا ببورە تۆ قسەیەکت کردوت ینی لەبەر کەمی بودجە نەخۆش لێرن ینی واتە ئێستاکە من و تۆ گفتوگۆکەین خەڵکێکەیە پێویستی بەم بەشێ ناتوانانی پێشوازی لێ بکەن لەبەری بودجەتانی خەڵک نییە ڕۆژ نییە تەلەفۆنم بۆ نەکات بڵێ لە سلێمانیش تەکلیفێکم بۆ بکە بۆی لە نەخۆشخانی شاریش بتوانم عینایە کەم بۆ تۆ گرێبەستی کارمەندەکانیان هەڵوەشاندەوە بودجەت بۆ دابین ناکەن ئێستا هەموو شەوێک بۆ نەخۆشێک من نەتوانم ملیۆنێک دینار بگەڕێنەوە
کە ئەوەی لە عینایە نەخۆشی ئەکەوێ ئیتر تەواو ینی بەدەل لەوەی نەخۆشەکە یەکەوێتە لێواری مەرگ خۆشی دابووریە نەکەوێتە لێواری داڕمان و داڕوخان ئەم ئامێرانە ئێستا لە مێژووی هەڵەبجە لە کەرتی تەندروستی نەبوو عینایی هەبێ ئێستا من پزیشکەکانم ڕاهێنان پێکردەوە کارمەندەکانم ڕاهێنان پێکردەوە ئەو هەموو ئامێرەم هێناوە بۆ جەنی حکوومەت بۆ دابینکە ئەکەی ئەکەوێتە ئیشانی ئەوم پێ بڵێ ینی تێگەیشتنی حکوومەتە سەر و ئێمەیە لە پێویستی یاخود بگەشە سەننی کەرتی تەندروستی خۆ هەرەوە نییە کە باس دەگرێت ئەمانەیە هەر بەڕاستی کەواتە ئێوە پارێزگان نین ینی پارێزگایە کە بەشی چاودێری وردی نەبێ لە کەرتی تەندروستیا چۆن پێوترێ پارێزگا پارێزگایە کە بودجەی قەزا بێت تا ئێستش لەو بودجەیەوە هاتبێ ئێستا شارێکی پێ بەڕێوەبەری ینی لە ڕێکخرا و لە حکوومەتەکانی دەرەوە داوا بکەیت جا سەیریش لە شتێکە ئەستاڵێن نابێ خۆشتان بچن سوال بکەن ئەبێ سوالەکەتان کرد بیان بۆ ئێمە ئەوکەی ئێمە بتان دەینێ لە ژێر چەند ناوێکە ینی بەجددی واد لێت تووشی ئەحباتەبی تووشی ئێوە بیکە ئەم هەموو هیلایکێ لە پایچی ماوەکانی ڕابردوو خوێندکارانی ئەم زانکۆیە ناڕزاییان دەربڕی و هاتنە سەر شەقام بۆ داواکاریەکانیان لە سەر و هەمووشانەوە بابەتی دەرماڵە بوو پێم بڵە بزانم بارودۆخی خوێندکاران چۆنە هەنی بەڕاستی ئەم پارێزگایە ئەی لێوان لێوە لە کێشە و گرفت دڵنیام ئەوانیش کۆمەڵە گرفت و کێشەی گەورەیان ینی هەندێک خوێندکار هەیە ڕەنگە خەڵکی ئەم پارێزگایە نەبێت لە ناوچەکانی تری کوردستانەوە هاتبێ بارودۆخی خوێندکاران چۆنە لە زانکۆی هەڵەبجە خۆزگەیەک ڕۆژە هاتن لە ژوورەکەی من دەوامتانە کرد بزان چەند خوێندکاریەت سەردانی منەکە کە باروداخی دارایی چەندێک خراپە کە چەندێک خراپە ئێمەش ینی زۆر هەوڵمان بۆیان محاولەمان زۆر بۆ کردن پاڵپشتیان بووین پشتیوانیان بووین بۆ هیچ نەبێ ئەو دەرماڵەکەمی کە هەیە کە هەبوو ساڵی پێشتور بۆیان بگەڕێتەوە بەڵام هۆکارەکەی من تا ئێستا نازانم هیچ بڕیارێک دەرنەچۆ بۆ ئەو دەرماڵەیە هیوادارین لە کاتێکی زووترین کاتا لە کەمترین کاتا بێن بەدەم داواکاری خوێندکارانەوە خوێندکارە هیچ ئەرکێکی تری لەسەر شانیە تەنها خوێندن نەبێ من خوێندکارم هەیە هاتووە ئەڵێ دکتۆرە بەس مەجالم بە من بتوانم نۆی شەو بۆ 11 بەیانی لە نانەوە خانەیەک ئیشکەم و داخلیەکە بە ڕوومادا نەخرێ بە پێی ڕێنمایی ناتوانم ڕێگەی پێ بەم جەرگیشم ژانەکە کە ڕێگەی پێ نایم ئەمانە گەورەفتانەوە بەس کێش خەمە گەورەکەوێ نایەتە بەردەم شاشە قسە بکانی پێی عیبە باسی کەم و کورتی ژیانی خۆی بکاتینا ئەوانە هەمووی خەمی گەورن بەڕاستی ئەمانە خەمی گەورن ئێستا لەسەر مێزەکەم چەند فایلی لەو جۆرەیتیایە کە من ئەمێ بە ڕێگەی کۆمەڵایەتی چارەسەریکەم بە جۆرێک چارەسەریکەم کە خوێندکارەکەش جەرگمژان نەکا بۆی لەو لاشەوە یاسا و ڕێنمایەکانیش ڕێگەم لێ نەگرن کۆمەڵی مەلەفمان لایە کۆمەڵی کارمان لایە ینی ڕۆژانە ئەو برادرانی کە لێرن ئەزانن چەندێک خوێندکاریان لای من کە پێویستیان بە هاوکاریە پێویستیان بەوەی یارمەتی بیرێن ئەوەی لە سنووری دەسەڵاتی ئێمە درێغی ناکەین بەڵام خۆ ئێمەش سنووری دەسەڵاتەکەمانیا خود دەسەڵاتەکەمان دیاری کراوە ناتوانین لە بری حکوومەت ئێمە ئەو ئەرکە جێبەجێکەین باسیی وەزئی ئەم شارم بۆ بکە بزانم حاڵ و گوزەرانتان چۆنە وڵای ئەم شارێ ئەمە شارێکی کەنارە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی لە هەموو شتێک نەقسمانەیە لە ڕووی کارەبایە لە ڕووی ئاوە لە ڕووی کار و کەسابەتە لە ڕووی بازرگانیە هیچ شتێکمان نییە پێ دوایە هۆکار چی ئاوە هەڵەبجە پەراوێز خراوە وڵا هەر کار ڕێنەکەوتنی بینی ئەم دوو حیزبەیە ئەنی پێ دوایە گەرم دو حیزبە ڕێ بکەون هەڵەبجەش هەموو شوێنە بارودۆخی باش نەگەڵەبجە کێ بەکەم تەرخەمەزانیانی لەم بارودۆخ وڵایی باش بێسەرۆکی هەرێمە خراپیش بەسەرۆکی هەرێمە هەمووی لە ئەسوی خۆیەتی قوربان کاتۆ باش هەڵەبجە وەزەی چۆنە وڵای هەڵەبجە پێویست ناکات پێ بڵێن بەس کامێرەکە ڕووبکە لە شارەکە خۆی زانی چۆنە شارێکی وێرانەیە شارێکی دواکەوتووە شاریان بە تاواتی لە هەموو لایەک فەرامەش خراوە پێ وایە بارودۆخی ئەم شارە بەرەو باشی بڕواان هەوڵ هەیە لە ئارایە بۆی مشورێ بۆ ئەم وەزع خراپەی هەڵەبجە بخورێ نەخێت 30 ساڵە هەڵەبجە هەر بەدوڕاتەوە 30 ساڵ چۆن بۆ ئێستا شوایە ئەمکە بیرمان بێت لە هەشتاکانەوە نەک 30 ساڵش لە هەشتاکانەوە کە بیرمان بێت هەڵەبجە هەروە بووە هیچی زیان نەکردووە نە ئەوەدانی نە خەدەمات نە هیچی نییە هیچی بۆ نەکراوە چێ بەکەم تەرخەمەزانی حزبەکان بەرپرسانی حکوومەت لەم شاراڵن ئەوەی ئێمە پێمان کراوە کردومانە بۆ خەڵەکانی و ئەوەی کە خەتابارە یان کەم تەرخەمە حکوومەتە
ململانی حزبی ئەمی سڵاو لێ بە قوربان سەر چاوانم یاخوا بە خێر بێن تۆ فرۆشیارێکی لە بازاری هەڵەبجە باسی بار و گوزارانی خەڵکم بۆ بکەیانی ژیانی خەڵک چۆنە بە تاکید ئەو وەزعی ئێستا خەڵکی تێکەوتووە بە تایبەتی خەڵکی ئەم شارەی تێکەوتووە وەزعێکی زۆر نان لەبارە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیۆ بە تایبەتی ینی نە پازار ماوە نە کەسابەت ماوە نە کۆمەڵێشت ئەوەی کە باج و غەرامە و ئەوانە لەسەر هاوڵاتی زیایی کردووە ینی پێشکەوتنێک لەم شارەیە ینی من بە تەمەنی خۆم بڕوان پێ بکە شتێکی پێشکەوتنێکی وا نبینم لەم شارەیە ینی ئەگەر بە تایکید ئەگەر وا بڕوە ئەم شارە زیاتر ڕوو لە چۆڵ بوو نەکات ئەم شارە چۆڵ بوو بەڕاستی ماڵێکی زۆر لەم شارەباری کردووە ئەنی بە تایکید لە هەموو ڕوانگەیە کۆ بەڕاستی ئەم شارە خەریکە بڵم زۆر هاتوۆتە دواوە ئومێدت هەیە ینی هەڵەبجە بەرەو باشی بزانی چۆن ئەگەر هەر تاکێکی ئەم شارە بدوێنیت کۆمەڵە گلەی و گازندەی هەیە ناڕازایەتی هەیە لەم دۆخەی کە خەڵکی ئەم شارەی تێکەوتوە بەڕاستی ئەرەوەڵا ئومێدم هەیە لایەنە سیاسیەکان ئەم شارە چاکۆن چکە ئەگەر لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی هەڵەبجە ئاوڕێک لە هەڵەبجە بنەوە خەڵکەکەی تەواو بێزارە بەڕاستی سەیری یەک بە یەکی دەموچاوی ئەو خەڵکە کە هەمووی پێش پیربوون پیر بووە. کاگازاد نزیکین لە 16 و هەڵەبجەیەکان بەڕاستینی گەرانن و باسیێواکەن کە پارێزگاکەیان زۆر لە دواوە جەنابیشت بە وردی تیشکە خستە سەر ئەنی شفایەکی خێرا و عاجلتان پێ لەسەر ئەساسی ئەو زانیارانی کە دادیانی هەڵەبجە ڕۆ ئاوەدانیە هەڵەبجە طبعا معاناتی لە تا تەوقی سەری هەیە کاکی خۆیەتی ینی معاناتی هەڵەبجە معاناتێکی کەم نییە چکە هەڵەبجە 5,000 شەیدی هەیە 200 مناڵی ونبووی هەیە 10,000 برینداری هەیە خەڵکی هەڵەبجە ئاواران لە شوێنەکان سیرکە هەڵەبجە تاکە شارێکە مەقبەرە و قەبرستانمان لە ئێران هەیە لە هەولێر هەمانە لە هەڵەبجەی تازە هەمانە لە هەڵەبجەی شەید هەمانە هیچ شوێنێ وای بەسەر ناتۆ خۆزگا هەڵەبجە ژەمەی بەسەر ناتایە واتە خەمی هەڵەبجە تراژیدیای هەڵەبجە مەساتی هەڵەبجە تاس تەوقی سەرە زۆر زۆرە بەڵام حکوومەت ئەوەشی بۆ هەڵەبجەی کردووە لە زانکۆ لە جادەی دووسایدی لە پەیمانگا لە دەستی ئاوەدانی لە ئاستی ئەم کۆستە گەورە ئەم تراژیدیە گەورانیە هیواداری حکوومەتی هەرێم بەتەن ئەم خەڵکەوە بێ بە تایبەتی بۆ یادی 35 ساڵ کە 16 ئەمڕۆ 15 سی ڕۆژی ماوە ئەتوانرێ پردی تۆقوت کە هەموو شتێکی تاوا بووە 31 میلیاری بۆ سەرف کراوە و دراوە بە تەندەری نشومەقاول ژوەری گرتووە لە بەیانی زووتر نییە تا هەفتەیەکی کە بێن پاچی لێبن هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان بێ بەدەنگ ئەم کارەوە ئەتوانین هەندێک شوێنمانەیە بە تایبەتی گەڕێکمانەیە لە 92 یعنی گەڕێکێکە لە گەڕەکان کە قوڕە و کەلیتەیە تەلەبەکانی بە ئەگەر بڵێن بە جزمەوەچن بۆ مەکتەب مەڵەنوانیە لەم زستان و لەم سەرمایە ئەو جادانەمان بۆی بکە قیر بکە گەڕێکمان هەیە لەسەری قایمقامێتەوە بە هەماشکەڵ ئەمە دوو ئەتوانێت حکوومەت بەدەم ئێمایاڕەکەی سەحەی هەڵەبجە تەندروستی هەڵەبجەوە بێت کە خەڵکی بۆ گرتنی ئەشعەیەک نەچێ بۆ سلێمانی تۆ قایمقام ئەنی گەشتبینی بەوەی کە دەستی ئاوەدانی بەم نزیکانە بگاتە ئەم پارێزگایە جارێکی تر من و تۆ لێرە بوەستین و گفتوگۆ بکەین لەسەر ئەو هەموو پرۆژە باشەی کە لەم پارێزگایە کراوانی پێم خۆشە لە زاری تۆ سەقفێکی زەمەنی هەبێ کاتێک هەبێ کە خەڵکی هەڵەبجە پێی دڵخۆش بن من ناڵم گەشتبینم یان ڕەشبینم بەڵام منوەکو خۆم شەڕەکەم بۆ ئەوەی کە هەموو ئەو پێداویستیانی بۆ پارێزگای هەڵەبجە کە بێ پارێزگا بەدەستی بهێنین ئیتر ئەو شەڕە چۆنەیکن ئێمە ئیکین لەگەڵ هاوڵاتیانی خۆمان نابێ لەگەڵ حکوومەتی خۆمان نابێ لەگەڵ لایەنە سیاسەکانی خۆمان نابێ من ئەو شەڕە ئەەکەم وعدی ئەوایان بە خەڵکی هەڵەبجە کە شەڕ ئەەکەم بۆ ئەوی هەموو پێداویستەکانی پارێزگای هەڵەبجە دەستەبەر بکرێت دەسەوەسان ناوەسین داواکاری بەرزەکەینەوە لەگەڵ لایەنی سیاسیە بڕیارمانان لەگەڵ جناوی پارێزگایە کە لایەنە سیاسەکان بینە سەرخەت من لە پۆستێکی کەشە نەزانم چ سایتێک بوو باسی ئەوم کرد داوام کرد لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە دوو لایەنی سیاسی گەورن یەکێتی و پارتی وتومە تکاتان لێ یەکەم لێرە شۆپیانەڵم تکاتان لێ یەکەم لە ئاست هەڵەبجەیە بەرژەوەندی سیاسی و حزبی وەلا بنێن من دوێنە پێرە لەگەڵ برادێکی ئەنجومەنی وەزیران قسەم کرد باسی ئەوەی کردوتی ئەم هیچ پۆستمان نییە پارتی بوو پارتی دیموکراتی کوردستان دەم کاکە وەرە قایم قامەکەی من بەرن من لێرە قایم قامەکەی خۆمەیەم بە هەرچ حزبێک و هەج لایەنێکی سیاسی بەس ئەوەنە خزمەتی خەڵکی هەڵەبجەکان ئەڵێن ئەنیوانی کە پۆستی حکومیانێ لەم پارێزگای خۆیان بە بەشێک لێمە نازان سەعات 1 و 2 کە دەوامەکەیان تەواو بێم و سلفی سارە لێم بۆ سلێمانی لەگەڵ ڕێزمە خۆی دانیشتن ئێمە زۆر بەمان لێرە دانیشین
خۆ خەڵکی هەڵەبجە هەیە بەیانیە ڕۆ بۆ سلێمانیویەتەوە یان خەڵک هەیە لە سلێمانیە چێ بۆ هەولێرویەتەوە ئەوە گرفت نییە گرفتەوەی ئایا ئەمە تەرخەمیمان کردووە لە خزمەتکردنی شارەکەیە هەیە لە ناو شارەکە شایە خزمەتی شارەکەی ناکات. کاک دکتۆراتوونێتە بەشێکی گرنگ لێرە بەشی پشکنینی چاوە دوای پشکنینێکی چاویشم بۆ بکە بزانم چاوم چۆنە پێم بڵێ بزانم ئەم بەشە چ گرنگێکیە لە نێو نەخۆشخانەکەی ئێوەیەوە هیوادارم کەمە کورتی نەبێەوە کۆ بەشی چاودێری وردەی باسە کرد. بێگومان ئەم بەشە کە کراوەتەوە هیچ ئامێرێکی نەبووە تەنها سلیتلان پێکیە بوو ئەم ئامێرانەی کە ئێستا کڕاون هەمووی بۆ نمونە ئەمە بۆ پشکنینی ئەو بەرکەوتوانەیە کە گرنگترین ئەندامی لەشیان لەدەستداوە سوتاوە کە ئێستا بەداخۆم نووسراومان کردووە بۆ ئەنجومەنی وەزیران و بۆ دارایی نزیکەی بۆ ئەوە هەشت مانگەچێ بیناییان لە خەستەرایە 64 بەرکەوتی چێ کیمیایی ئاخر خەڵکی 64 کەس لەژێر هەڕەشەی کۆربوونان بەڵێ خەڵک ناحەقی نییە کە گلەی بکە بەزە و گلەیانەی هەڕاستی منەکرێ ئەگەر من کەم تەرخەم بم پێش هەموو کەس خۆم دێمە سەر شاشاڵم کەم تەرخەم بەڵام ئەوەشی کەم تەرخەم بێت لە سەرو منەوە ئەو کارانە نەکات ئەیڵێم لە کەس ناترسم باکیشم بە هیچ نییە ئەوەی کە منی هێناوەتە سەرم کورسیە پێوتم کە ئەبێ خزمەت بکەم خزمەت وا ناکرێت خزمەت وا ناکرێت خەڵکانێک کە بیناییان لە دەست بدەن و تۆ خەم ساردی داوای ئۆنلاین بکەی داوای ئەوکەی ئۆنلاینەکەشیان بۆ وەکەین هێشتا ناینێرن هێشتا نایکەن تێگەیشتێکی وایە نییە لە خەمی ئەم بەرکەوتوانە لە ئازاری ئەم بەرکەوتوانە بۆیە بۆ نمونە ئێستا ئەو هیتەرەمانداناو لە تەنیشت جەنابەت من پار لە کڕێوەکەی پار داوای گازم کردەوە و کڕێوەیەکی تریش هات 2000 جار کاو پاڕانەوە و لیان پاڕامەتەوە یعنی کە گاز بۆم نەخۆشخانەی دابین ناکەی بەرکەوتوانی چێکی کیمیایی بێناز کردووە بە من ئەڵەی بە داتابیس و بەوە لیستی دامەزراوانم بۆ تەسفیە بکە لە هەولێر لە زاخۆ لە شوێنەکانی کە لیستێک لە شوێنێکی نادیارەوە دێت تاعینیانەکەن ئەخر دادپەروەری وا ناکرێت دادپەروەری وەکو هەوایەکی پاکە ئەگەر پیست کرد سبینێ خۆت هەوانی هەڵیمژی لەبەرەوە بۆی شتەکان زۆر بەوازحی دەست بخینە سەر برینەکان نقطە بخینە ژێر حرفەکان بڵێ نادادپەروەری بەرامبەرم شاراکرێ بە تەندروستیەکەیەوە بە محافەزەکەیەوە بە زانکۆکەیەوە بە قایمە بۆ ینی هەستەکەم پەشیمان بوونەوەیەک هەیە لەوەی کە ئەم شارەیان کردو بە شار بە پارێزگا هەبوو نەبێت وەڵامەکانی هیچ گەشتبینیەکی تیانی ینی جێگەی ترس و گومانن ئەم ڕەوشە خراپە تەندروستی کە تۆ باسیەکەی ینی تا چۆ بەردەوامە بێکی خەمێکی لێخۆن بەڕاستی وڵی من هەستەکەم خەمی لێخۆن لەگەڵ تۆم نییە لەگەڵ ئەوانەمە کە بەرپرسیارن من هەستەکەم چۆن دیتاج بووین لێبووینەتەوە لەوەی کە هەست بکەین کە شوێنێکمان هەیە مەرجەعمانە پەنای بۆ بەرین یعنی کە هەندێک پێداویستی بۆ شوێنێک دابی نەکرێت بۆ تۆ ناکرێت لەوە ئەوواکیت لەوە خەمە خۆیت ینی منیش هەمان منیش کوردەکە خزمەتیەکەم منیش خەڵکی هەڵەبجێ و خەڵکی زاخۆم نابێت هیچ گۆڕانکای من حەزەکەم زاخۆ بکەن بە دووەی بەڵام هەڵەبجەکەی منیش ئێمان لەکەن بۆیە بێومێت نین پشتی خەڵکیش بەرنادەین و خەڵکیش بێ ناز ناکەین ئەمانە قەینا بۆ کەناڵەکانە بەس بەرکەوتەیەکی چ کیمیاوی ئەگەر سوالیشم کردبێ نایڵم بە بێدەرمان بمێنێتەوە نەشمان هێشتووە بەڵام لێگەڕێ با سواڵەکەش خۆمان بیکەین ئەم هەموو خەم و کەم و کورتی کە جەنابەت باست کرد ئەگەر چارەسەر نەکرێ کەرتی خوێندنی باڵا لە پارێزگای هەڵەبجە لە ژێر هەڕەشە مەترسیایە بێگومان لە ژێر هەڕەشە مەترسیایە فەرمو من ئەوە تا ئەگەر ڕۆژێ غاز و گاز نەبێ و داخلیەکان لێو بەرەوەیە خوێندکارەکان ڕق نابنەوە نایەنە سەرجادە بەقەرز بەنزیخانەکان جارێک دوانە ئەمەنێ سەری سێم نامێنێ دەسەڵاتی داهاتەکانمان تا ئەم دەقێبۆ نەگەڕاوەتەوە کە ئێمە بتوانین هیچ نەبێ ئەو داهاتەکەمەی کە هەمانە بیەم بە گاز و بە غاز و بە نەوت بۆ خوێندکارەکانم ئەگەر وانە بێ بەڕاستی ئێمە لە قەیرانە ئەنی دڵنیایی پرۆسی ئەم ساڵی خوێندن بەڕێوە کەسێکم لەو کەسانەی کە گەشتبینم یعنی هیچ کاتێ حەزم لە بێ ئومێدی نییە حەزم لە بێ هیوایی نییە لەو بڕواایە داملایەنە پەیوەندیدارەکان و وەزارەتی خوێنی باڵا لە ئێستاە لە هەوڵی ئەوەدان کە بەشێک لەم کێشانە چەندێک بۆیان ئەکرێت چارەسەریکەن لەگەڵ سەر و دەسەڵاتەکانی خۆیانە هیوادارم چارەسەر بکرێ ئێمە بە چنگە کڕێژ بێ
بە سوڵ و سەدەقەش بێ نایڵین خوێندکار بەکی بکەوێ. هاوڵاتیان ئەم شارە ئەڵێن خۆزگا هەر قەزا بووینایە نەبووینایە بە پارێزگا لەبەروی ئەو کاتە باشتر بوو بارودۆخی شارەکەمان وایە؟ وەڵی من بە نسبەت خۆم و ئەگەر بە ڕاشکاوی قسە بکەین ئێمە وانی چۆن وانە؟ بگرە ئیسایە من بە بۆچوونی خۆم من ڕێیەکی جیاوازم هەیە باشە من ئەڵێم دوو ئیدارەی باشە بۆم زروفە دوو ئیدارەی باشە ئەگەر ئیشیان پێ ناکرێت لە هەولێرۆ بۆ دوو ئیدارەی نەوێ بۆ دوو ئیدارەی نەوێ تۆ ئەتەوێ بڵێ هەولێر ڕەگرێ لەوەی کە بەتاکید ئەی خۆ من نیم پایتەخت لەکوێ لە هەولێرە بەڵێ مەسوول لەکوێ دانیشێ وەزیر لەکوێ دانیشێ ڕێز زەرا لەکوێ دانیشێ لە هەولێر دانیشێ بەڵێ ئەوان بڕیار وەدەسن ئەوان نەتوان بانی هەڵەبجە چاکەن بەس ڕێز زەراکە ئێمە تای ساکە سەردانێکی هەڵەبجەشی نەکردووە نەگە وەڵا بە وەزع چاکە وەزع لەکوێ چاکە کردی ئەگەر کابرا سەردان نەزانێ وڵاتەکەی چیتیایە و چیتیان نیە خۆی بیا سەردانێکی بکە خەڵکی هەڵەبجە قسەیان زۆر کرد دەمەوێت لە جەنابە بپرسم ئەمەی کە بەسەر هەڵەبجە دێت ئەم بارودۆخە سەخت و خراپەی کە خەڵک تایەتی لەبەرچی وڵی ئەوەی بەسەر خەڵکی هەڵەبجێت کارەساتێکی کەیە ئەیانوی هەش ڕووباتەوە بەڵام ئەم پەیامەی من بە تایبەتی بۆ کات بافڵە ئەمەوێت تۆزێک معاناتی ئەم خەڵکی ئەم شارە بزانێت چیە و چی نییە کاکە ئاو نییە کارەبا نییە ژیان نییە یعنی فەرم و چەندین کۆمپانیا لەم شارایە تەحەدایانەکەم بغیری کارگوزارەکان خەڵکی کە بخەنە کۆمپانیاکان تورکە عەرەبە فارسە بەنگلادیشیە یعنی ئێمە نازانین ئایا خەڵکی هەڵەبجە کاتی خۆی کەتیاس و لە هەشتا کە 5,000 نەفەر لەم شارە شەهید بوو هیچ کەس نەیوت بئەی ذەنبین قوتیلت بەڵام عەرەبێک کە ئەکوژرێ هەمووی ئەڵێ بئەی ذەنبین قوتیلت یعنی من تێناگەم مەبەست چیە لەما یعنی ئاوا حکومەت ئەچێ بەڕێوە حکومەتی ئاوا ئەکرێت کاکە ناکرێ برای شیری من هیوادارم کاک بافێڵ بێتە سەر خەت نەڕوا بۆ مەڵبەند و کۆمیتە بێتە سەر جادە بێتە لای مزگەوتی پاشا بڵێ کاکە وەرن معاناتان چییە مەبەستت چی ئەو داوایە لەوەکە یعنی بەس بۆ نمونە خەڵک داوا لە سەرۆکی حکوومەتەکە بێ پارێزگاکە چاپکە کە ئەڵێ داوا لە کاک بافڵەکەمانی پێ دوایە ئەم شارە بە یەکێتی چاکرێ بەڵێ ئەم شارە یەکێتیە تێگەی یەکێتی بووە و یەکێتیش ئەبێ بە یەکێتیش دروست بوو ئەم شارە یعنی سەرۆکی حکومەت بێ چی بکە سەرۆک حکومەت یەتە لق دوو قسەکە دوای ئەوە مەفع بێتەوە هەر سەرچایم نبینی و سەرۆکی حکومەت کێیە نازانم کێیە باوەڕکە نایناسم من ئافرەتی شتامی و شیر و ناوسازیە زۆر سوپاسە دەکەم وەگەڵە بجەیەک تۆزێ باسی بار و گوزەرانی ئەم شارم بۆ بکە خەڵک زۆر گلەیە کابزانام تۆڵی چی وڵی گلەیەکە هەر نوای بیکەی حەقێتی هەڵیەگرێت لە هیچ شتێکا ژیانە نێشۆ لەم شارە ئەم شارە قۆڕخ کراوە هەموو یەتیمامە درێ بە سلێمانی و لێر و نازان کوێ ئەم شاران بەراهێز خستووە ئەو هەموو شوێنە گەشتیاری و معقول و شتە لەم گوزەرا هەیە لە هیچ شوێنەکان نیە یانی لە عالەما بگەڕێ شوێنی چاوانی ئەم هەموو شوێنە شاخانەوە چاوگە و عبابەی لێەوە وەرامانە ینی بە شوێنێکی استراتیژی زۆر معقول شوێنێکی سیاحی ئەگەر پەری پێبن ئەبێتە گەورەترین شار لە عێراقا بەڵام ما پراوێز کراوە لادەیەکیژنی هەروەکو لادەی حسای بۆ ناکرێت گونا حەڵی شار ئەمە مەدعەمێکە لە هەورامانە ناوی هەڵەبجێشم لێناوە حەزەکەم ئێستا مەدعەمەکە داخستووە ناڵێم لەبەر ئەم شانە دامخستەوە مەدعەم شانی کامێرەکەی بە ئەوە ڤیدیۆ مەدعەمەکەیەتی دیارە باسیەکە لەوە زەنێ خۆشی شوێنە معقولترین شوێنی هەورامانە بەس بیگرە بەدەستەوە کێشە نیە بیگرە بەدەستەوە بەڕاستی شوێنێکی خۆش و جیاواز شیمالی هەورامان وەزەنێ ئەوەی کە لە سلێمان و لە گوزەری کوردستان ئاژیابێ هاتووە زانێ ئەو شوێنە بەڵام ئەوەنە زەختیان لێ کردوین ژیانیان نێشتووە من ناتوانم من هاانە دەیەم جارێکی ترەوە مەدعەمە جوانە بکەیتەوە بەڕاستی ئەو چێشخانە ناتوانێت قودرەت و نییە حکوومەت نایە دەسەڵات دەستی خسۆتە قورگ و بە هەموو شێوزی کارەبا وەرە بزانە گەشتیاری ماڵی ئەگەر 15,000 بۆ بێتەوە پێرێ من 130 بۆ یەتەوە لە کۆتایی بە دوواداچوونەکەماندا بەداخەوە گەیشتینە ئەو ڕاستیەی کە ئەم پارێزگایە نغڕۆیە لە کێشە و لە کەم و کورتی و لە بایەخنەدان بە سێکتەرەکانی خزمەتگوزاری هاوڵاتیانی ئەم شارە نەک ئەوەی گلەیان هەیە بەڵکو زۆریش بێ ئومێدن لەوەی کە دەستی ئاوەدانی بۆ ئەم پارێزگایە و بۆ شاری هەڵەبجە درێژ بکرێت
وەک قسەیەکیان زۆر دووبارە کردەوە لەگەڵ ناوتیان میدیاکاران و کەناڵەکانی میدیاش دێن پێش 16 سێ چاوپێکەوتنەکانیان و فۆکەسی بابەتەکانیان دەخەنە سەر پارێزگای هەڵەبجە و دوای 16 سێ وەک دەڕابەی دوکانێک دایە دەنەوە جارێکی تر نایەنەوە ئەگەر چی بەرپرسانی حکوومەت بەجددی بێنە سەر هێڵبەوەی ئاورێک لەم پارێزگایە بێنەوە وەک جۆمان لێبوو لە زاری بەرپرسانی ئیداری لەم شارەبازدەوە دەکرێت کە جیاوازی لە پارێزگای هەڵەبجە لەگەڵ پارێزگایەکی دیکە دەکرێت و بایەخی پێنادرێەوە کەم تەرخە من بەرامبەری و تا ئێستا بە فعلی وەک پارێزگا مامەڵە لەگەڵ ئەم شارەدا ناکرێەوە هەڵەبجە هەر وەکو بەشێک لە پارێزگای سلێمانی سەیرەکرێ ومێدەوارم جارێکی دیکە بێمەوە بۆ پارێزگای هەڵەبجە و لە نمونەی ئەم باڵەخانی لە پشتی منەوە دەبینێت کە سیمایەکی جوانی بەم شارە بەخشیوە و ئامادەی ئەحمەد موختار جافە دەیان و سەدان شوێنی دیکەی لەم شێوەیە ببینم کە دەستی ئاودانی گەیشتوێ بە پارێزگای هەڵەبجە ڕێز و خۆشەویستیمان قبول بکەن هەموو لایەکتان شاد و سەرفراز بن.